هاوکارم ئازاد و مەرهەوەیی لە قەزای ڕەواندز لە گوندی ئاکۆیان کانیەک لە ناوەڕاستی جادەیەکە تەقیوە بۆی کە پێکەوە سەرنج بخێنە سەر دیمەنیە و کانیە و پێکەوە بینەری دەبێت. ئێرە گوندی ئاکۆیانە ئاکۆیانی نوێ ئاکۆیانی قەدیم لەسەرەوەتر بوو بەس لە پاشی ئەنفالەکانەوە گوندەکە هاتە سەر زادە و شکر بۆ خوایەوە تەقریبەن 15 ساڵ پێش ئێستا ئەو ئاوا هەبوو. هەموو ساڵەکان لە کاتی بارانی زۆر ئەو ئاوا دەرەبوو بەس ماوەیەکی زۆرە ئەو ئاوە نەبووە. ئەو ساڵ لە شکر بۆ خوای ئەو ئاوا پەیدا بوویتەوە بەس ئەو ئاوا کاتی بەهاریە معنای بەردەوام نییە ئەو ئاوا بەس کاتی بەهارانە تاکو تقریبەن ئەکەیتە سەر هاوین ئەو ئاوا دەمینێ بەس کاتی بەهاران ئەو ئاوە هەیە هاوینان نییە. شکر لەو خوای ساریش ئاوەکان بە عام ئاوەکان باشن ئینشاءڵڵا بەروبوومی ئەو سار باغ و ڕز و شتوانە زۆر زۆر باشە ئینشاءڵڵا. لە 94 تقریبەن ئەو ئاوا بۆ شێوەی نەبووە بەس لە 94 بەفر و بارانێکی زۆر هەبوو ئەو ساریش بۆ شێوەی هاتن بەس لە 94 بەرەوسەر نەبووە تاکو ئەو سار. ئەو سارەکەی هۆکارێک ئەوەیە کاتی ئاو زۆر ئەباری بەفر و شتوانە ئەو ئاوەکە ژێرزەوی زیادی بی لێرانە ئەو ئاوە دەرەبێ. ئێستاوە تقریبەن ئەو هات لە دوو مانگ تقریبان هاتیە تا نزیک مانجی 5 و کۆتایی مانجی 5 ئەو ئاوە دەمینێ. ئەو ئاوە لە هەموو ناوماڵەکان بەشی خۆی ئۆربەرکەتیە لە ناو ئۆماریان دەشێری هەندێک لێرە هەندێک لە سەرەوەتر ئەو ئاوە لە هەموو شوێن لە سەرتاوەی نەخۆی نەگرتێ لە شۆ زۆر شوێنە ئەوە کەم کەمال کۆ بوویتەوە ئەو ئاوە زۆرەی لە دروست بووە لەسەرەوە لە هەموو شوێنەکان ها ئەبەو شێوەیە ئەوە لە ناو ئەو خانەی دێتە دەرێم ئێجا هەندێکی کە لەرێ هەندێککە ئەوتە لەولایە ئێجا تا چێ خوارێ ئاوەکە زیاترە بی ئەو بەس بەهارانیشێ معنای کاتی بارانی زۆر ئەو کاتانە ئەو ئاوەیە نەکە هاویان نییە ئەو ئاوە هۆی ئەوەیە کاتی ساڵێکی ئاو زۆر بێ ئەو ئاوە بەهاران ئەو دەر دەکەوی ئەگەر سارێکی ئاو نەبی ئاوی سەرچاوی ئاوی گشتیش کمن بەس پاش ئەو ساڵێک پێش ئێستا چەند ساڵێک پێش ئێستا هەموو ئەوە منهۆڵیان کردە ناو خانیەکان ئاوەکەیان دەمەنهۆڵەکە هینایتێ دەرێ و ئێستا هیچ زەڕی بە ناو ماڵەکان نەگاندیا بەس ئەوها لە ناو ماڵەکان دێتێ دەرێ و نەکە شکل و خواوساری زەڕ و زیانی ماڵی نەبووە.